سلااوتان لێبێتەوەم کاتتان باش بینەرانی عزیز بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم هاتومە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانەی ڕۆژی پێنجشەممە سەرتا سەردەوی چەند هەواڵ. ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە مخابراتی ڕووستایی سەقز، کۆبوونەوەی بەردەوامی کرێکارانی شارەداری لە ئیلام، دەستبەسەرکردنی کەیوان محەممەدی لە شاری سنە، بانکرانی ژینا مدەڕێز کورجی بۆ لەقی ئیجرای ئەحکامی شاری سنە، کۆبوونەوەی کرێکارانی پەیمانی شاغڵ لە پاڵاوگەکانی پارسی جنوبی، مانگرتنی کرێکارانی شاغڵ لە بەندەری ڕێژایی هۆرمۆزگان و دەستپێکی کەمپەینی نا بۆ ئیزافەکاری لەلایەن کادری دەرمانی ئێران. درێژەی هەواڵەکان نەڕزایەتی کرێکارانی شاغڵ لە مخابراتی ڕووستایی سەقز. ڕۆژی چوارشەممە نۆی خەزەڵوەر کرێکارانی شاغڵ لە مخابراتی ڕووستایی سەقز دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بەوتەی کرێکارانی شاغڵ لە مخابراتی ڕووستایی سەقز حەقدەستەکانیان هیچ کات لە کاتی خۆیدا پەرداغ ناکرێت و هێشتا حەقدەستی مانگی ڕێزبەریان وەرنەگرتووە. کاتێک لە ئاست نەدانی داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕیوە، ناویان لە لیستی پێدانی حەقدەستدا پاکراوەتەوە. کۆبوونەوەی بەردەوامی کرێکارانی شارەداری لە ئیلام. ڕۆژی چوارشەممە نۆی خەزەڵوەری 1403 کرێکارانی شاغڵ لە شارەداری ئیلام بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دژ بە نەدانی حەقدەست کۆبوونەوە. بەپێی زانیاریەکان کرێکارانی شارەداری ئیلام ماوەی 5 مانگە حەقدەستیان وەرنەکردووە و لە دۆخێکی سەختی مەعیشەتیدا ژیان بەسەرەبەن. بەوتەی کرێکارانی ناڕازی نەدانی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تەئەمینی ئیجتیماعی کێشەی دەرمانی بۆ خۆیان و بنەماڵەکانیانی ساز کردووە و ناتوانن سەردانی ناوەندە دەرمانیەکان بکەن. دەستبەسەرکردنی کەیوان محەممەدی لە شاری سنە. لە ڕۆژانی ڕابردوودا کەیوان محەممەدی برای دادخوازی نەمر کەیۆمەرس محەممەدی لەلایەن هێز ئەمنیەتیەکانەوە دەستبەسەر و شارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. ڕۆژی سێشەممە دەی ڕێزبەری 1403 کەیوان محەممەدی لە بازگەی پشکنینی شاری سنە لەلایەن هێزەکانی حکوومەتەوە بەبێ بەڵگەی قەزایی ڕفێندرا. کەیوان خەڵکی کوندی شیانی سەر بە شاری سنەیە و برایەکی بە ناوی کێومەرس محەممەدی لە ڕێکەوتی هەژدەی ڕێزبەری ساڵی 1398 هەتاوی بە تۆمەتی ئەندامەتی لە یەکێک لە حیزبە نەیارەکانی ڕژیم و محاربە ئێدام کراوە. بنەماڵەی محەممەدی ماوەی 29 ڕۆژە چاوەڕێی گەیشتنی هەواڵێک لە کەیوانن، بەڵام ناوەندە قەزای و ئەمنیەتیەکانی سنە وەڵامی نیگەرانیەکانیان نەداوەتەوە. بانکرانی ژینا مدەڕێز کورجی بۆ لەقی ئیجرای ئەحکامی شاری سنە. ژینا مدەڕێز کورجی ڕۆژنامەنووس و چالاکی مافی جنان کە لە ڕەوتی شۆڕشی ژینا دەست بەسەر و بە زیندان مەحکوم کرابوو بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانەکەی بانگێشتی لەقی ئیجرای ئەحکامی دادگای گشتی و ئینقلابی شاری سنە کرا. بەپێی ڕاگەیاندنی دادگای ئینقلابی شاری سنە، ژینا مدەڕێز کورجی لە تۆمەتی هاوکاری لەگەڵ نەیارەکانی ڕژیم بێتاوان ناسێنراوە، بەڵام بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 1 ساڵ زیندانی تەعزیری و بە تۆمەتی پێکێنانی گروپی نایاسایی بە مەبەستی تێکدانی یاسایشی گشتی بە 16 مانگ زیندان مەحکوم کراوە. ناوبراو پێشتر بە 21 ساڵ زیندان و دوورخستنەوە بۆ بەندیخانەی هەمەدان سزە دراو بوو، بەڵام ماوەی بەندکرانەکەی کەم کرایەوە. کۆبوونەوەی کرێکارانی پەیمانی شاغڵ لە پاڵاوگەکانی پارسی جنوبی. ڕۆژی چوارشەممە نۆی خەزەڵوەر کرێکارانی پەیمانی شاغڵ لە پاڵاوگاکانی پارسی جنوبی بۆ دوهمین ڕۆژی بەردەوام دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشایە و کۆبوونەوە. کرێکارانی پەیمانی نەوت، گاز و پێترۆشیمی خوازیاری پێدانی داخوازی دواخراوەکان، زیادکردنی ئاستی حەقدەست، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕەفاهی، بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆپشودان وەلانانی پەیمانکار، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیسبەندی و نوێکردنەوەی گرێبەست بوون. مانگرتنی کرێکارانی شاغڵ لە بەندەری ڕێژایی هۆرمۆزگان. کرێکارانی شاغڵ لە بەندەری ڕێژایی هۆرمۆزگان ڕۆژی چوارشەممە نۆی خەزەڵوەر لە ناڕۆزایەتی بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی دەستیان لە کار کێشایە و مانیان گرت. بەپێی راپۆرتەکان هەموو کرێکاران و پەیمانکارانی شاغڵ لە بەندەری ڕێژایی دەستیان لە کار کێشا و
کار و چالاکیەکانی ئەو ئیسکلەیان ڕاگرتووە. ناڕازیان بە کۆبوونەوە وتنەوەی دروشم خوازیاری پێدانی داخوازی دۆخراوەکان، زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، تەزمینی ئەمنیەتی پیشەی، دابینکردنی بیمەی دەرمانی، نوێکردنەوەی گرێبێست و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. دەستپێکی کەمپەینی نا بۆ ئیزافەکاری لەلایەن کادری دەرمانی ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی ئێران کەمپەینێکیان لەژێر ناوی نا بۆ ئیزافەکاری دەست پێکردووە و لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکان و وەزارەتی بێهداشتەوە هەڕەشەیان لێکراوە. بەپێی ئەو وێنانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە. پەرستاران بە بەستنی ڕووبانی ڕەش لە شوێنی کارەکانیان حازر بوون و ئەو کردەوەیە بۆتە هۆی تووڕەیی بەرپرسانی وەزارەتی بێهداشت و هەڕەشەی نەدانی حەقدەستیان لە کادری دەرمان کردووە. پەرستاران پێشتریش ڕایانگەیان بوو کە لە ناڕزایەتی بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان لە هیچ مەراسمێکی حکوومەتی بە بۆنەی ڕۆژی پەرستار بەشداری ناکەن. کادری دەرمانی ئێران داوا دەکەن تارەفەی پەرستاریان بۆ زیاد بکرێت و ئیزافەکاریان کەم بکرێتەوە. بەرزڕاگرتنی یادی سەتار بەهشتی و جەواد حەیدەری لە تاران و قەزوین. ڕۆژی دووشەمە نۆی خەزەڵوەر گەوهەر عشقی دایکی سەتار بەهشتی و هەروەها خوشکی سەتار بەهشتی لە تاران، هەروەها بنەماڵەی دادخوازی جەواد حەیدەری لە قەزوین لە دوو مەراسمی جیاجیادا ڕێزیان لە یادی ئازیزانیان گرت. بەپێی راپۆرتەکان گەوهەر عشقی و خوشکی سەتار بەهشتی لە ساڵڕۆژی دەستبەسەرکرانی ئەو گیان بەخت کردووە، بەردەم ماڵەکەیان و نێو کۆڵانەکەیان گوڵباران کردووە. بنەماڵەی سەتار بەهشتی لە پەیامێکدا وتیان دا ئەو کاتەی زیندوون دادخوازی خوێنی بە ناحەق ڕژاوی سەتارین و تا دووە هەناسە دش بە کۆماری پەت و سێدارە خەبات دەکەین. لەلایەکی دیکەوە بنەماڵەی هەمیشە زیندوو جەواد حەیدەری لە گیان بەختکردوانی شۆرشی جینا لە شاری قەزوین هاوکات لەگەڵ سەرڕۆژی لەدایکبوونی ناوبرا و مەراسمێکیان بەڕێوە برد و ژمارەیەک لە بنەماڵە دادخوازەکانیشیان تێدا بەشدار کرد. لە سێدارەدانی 6 بەندکراو لە چەند زیندانی ئێران. بەیانی ڕۆژی چوارشەمە نۆی خەزەڵوەر حکمی ئەدەمی 6 بەندکراو لە زیندانەکانی ئیسفەهان، جیرۆفت و قزل حیساری کەرەج بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر، کوشتنی بە ئەنقەست و دزیکردن بە چەک جێبەجێکرا. بەپێی راپۆرتەکان بەندکراوێک بە ناوی حەسەن سابری بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی دەستگردی ئیسفەهان لە سێدارەدراوە. لەلایەکی دیکەوە 5 بەندکراو لە زیندانی قزل حیساری کەرەج کە ناسناوی 3 کەسیان بریتیە لە مستەفا غۆڵامزادە، عەبدوڵڵا تاجیک، محەممەد جەلالی و سامان ئەنبەری بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و محاربە لە ڕێگەی دزیکردن بە چاک ئێعدام کراون. هەروەها لە زیندانی جیرۆفت بەندکراوێک بە ناوی ئەحمەد سالاری بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەست لە سێدارەدراوە. سەپاندنی زیندان بەسەر بێهراد ئازەرگان شارۆمەندی بەهایی خەڵکی تاران. لە ڕۆژانی ڕابردوودا بێهراد ئازەرگان چالاکی مەدەنی و شارۆمەندی بەهایی خەڵکی تاران لەلایەن لەقی 2 دادگای ئینقلابی ئەو شارە بە 11 ساڵ زیندان مەحکوم کراوە. بێهراد ئازەرگان چالاکی مەدەنی شارۆمەندی بەهایی و ژەنیاری موزیک بە تۆمەتی تەبلیغ دژی نظام، پێکهێنانی گروپی نایاسایی بۆ تێکدانی ئاسایشی وڵات و ئەندامەتی لە کۆمەڵگای بەهاییەکان لەلایەن لەقی 15 دادگای ئینقلابی تارانەوە بە سەرۆکایەتی قازی سەڵاواتی بە 11 ساڵ زیندانی تەعزیری، 2 ساڵ قەدەغەی چوونە دەرەوە لە وڵات و قەدەغەی چالاکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان مەحکوم کراوە. خۆپیشاندانی ئێرانیانی ئازادیخواز دژ بە کۆماری ئیسلامی لە کەنەدا. ڕۆژی چوارشەمە نۆی خەزەڵوەری 1403 کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخوازی دانیشتووی شاری تۆرۆنتۆی کەنەدا بۆ پشتیوانی لە کارزاری سێشەمانەی نابۆیەدام خۆپیشاندانیان کرد. بەپێی ئەو وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە، ئێرانیانی ئازادیخواز بە بەدەستەوەگرتنی وێنەی قوربانیانی سەرکوتی ڕەژیم و وتنەوەی دروشم دژ بە بەرپرسانی کۆماری ئیسلامی پشتیوانی خۆیان لە بەندکراوانی مانگرت و لە کارزاری سێشەمانەی نابۆیەدام دەربڕیوە و خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارە لە ئێران و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. دوا هەواڵ سەبارەتە بە قوربانیبوونی دەیان کەس بەهۆی هاتنی لافاو لە ئیسپانیا. ڕۆژی چوارشەمە نۆی خەزەڵوەری 1403 بەهۆی بارینی
ڕێژنەی باران و هاتنی لافاو لە باشوور و ڕۆژهەڵاتی ئیسپانیا 62 کەس گیانیان لەدەستاوە. بەپێی زانیاریەکان چەندین کەس بێسەر و شوێن بوون و گەڕان بە دوایاندا بەردەوامە. بەرپرسانی دەوڵەتی ئیسپانیای ڕایان گەاندووە کە لافاو زیانێکی زۆری بە شێرخانەکانی خزمەتگوزاری کشاوەرزان و ئاژەڵداران گەیاندوە و 1000 سەربازیان بۆ یارمەتیدانی لێقۆماوانی ئەو ڕووداوە سروشتیە نردووە. بینەرانی عەزیز، هەواڵەکانتان پێشکەش لە هەر شەوێک.